گوێگرانی ێژە سڵاوێکی گرمتان لەبێ ئەم کەتتان باش من سەلام سعدیم لە ئەڵلقەیەکی نوێی ئەم پۆدکاستە بە ئێوەی ئازیزەگەمەوە لەگەڵ مامۆستا فواد عوسمان کە لە دوو ئەڵلقەی پێشوو باسی چیرۆکەکەیمان کرد. مامۆستا فواد یەکێکە لە قوربانیەکانی جەنگ. لە ئەڵلقەی پێشوو باسی ئەومان کرد کە جەنابی چۆن بەڕێکەوتێک دەربازی بووە، بەڕێکەوتێکی زۆر سیر ئەگاتە ئێران 8 ساڵ و نیو لە گرتوخانەکانی ئێران ئەمێنێتەوە تا پاشان لە ڕێگەی گۆڕینەوەی دیلەکانەوە جارێکی تر ئەگەڕێتەوە. مامۆستا دنیایەک شت هەیە لەو بەیناکە پرسیاری لێ بکەم لە جەنابەت 8 ساڵ و نیو کەم نییە. ئەم 8 ساڵ و نیوە هەندێک شتەیە ئەگەر یەکێک نەیبینی بێ ڕەنگە زۆر بەلایەوە گرنگ نەبێ ئەم جۆرە وردەکاریانە. مەسەلەن ئێوە 8 ساڵ و نیو ئافرەتتان بینی؟ ناخێر ئەبەت بەس لە حاڵەتێکە دەمان بینی کە بۆ ئیشەمانیان برد دوور بە دووریان دوور بە دوور یا کە بەناو نەخۆشی و ئەوانە کە بۆ نەخۆشخانە ئەمانیان برد سوتفەی بکردایان بردن بۆ نەخۆشخانە یان بۆ پزیشکیانە هێنا بۆلاتان ناهەکە ئەچوین بۆ نەخۆشخانە تەبعاً لەو نەخۆشخانەیە پزیشکی ئافرەتی لێ دەمان بینی یا لە ڕێگا سوتفە ئەنجاوە ڕۆژێکیان هەستان چۆن بوو هەست وای تەبعاً تۆ زۆر سەیرە ینی تەزوو بە لە شتادێ کە مناڵێکمانە بینی یا ئافرەتێکمانە بینی تا تەزوو بە لەشتا هات نەتەزانی چۆن وەڵامی دەرونی خۆت بدەیەوە. زۆر سیر بوو بەلامانەوە. من ساڵێک لە ئەمنی سلێمانی بووم، ئەو ساڵە تەمان هیچ کەسم نەبینی جگە لەوانەیە کە لە ژوورەکە لەگەڵ خۆ من. دوایی کە گەشتمە ئەبوو غرێب حکوم درام، یەکەم مواجم کە هاتن دایکم برا بچووکەکەمی لەگەڵ خۆیان نبوو، براکەم بیان خۆشکەکەم بوو وەختە مناڵ بوو ئاو عمری. ئەجا لە بیرمە کە قسەیە کرد گوێم نابوو بەناو دەمێەوە، یانی دەمیم نابوو بە گوێمەوە بۆی پڕ گوێم بێ لە دەنگێ وایە ڕاستە مناڵ بەڵێ جاوە ڕۆژێکیان بەرە و نەخۆشخانە ئەم بن وا لە ناو ئەمبولانسەکەیان ئەوە باسی با بڵێن مناڵ و ئافرەت و ئەمانە لە ناو ئەمبولانسەکەیان تەمەن هیچ چۆ نبینم بە ئەمبولانسەکە دەوروبەری هەمووی گیراوە، هەمووی ڕەش بۆیە کراوە، هیچ نبینی. من کەوتومەتە پشت سایەق، دوو پاسەوان سێ پاسەوان دەستشمەوە کە لە بچەوشت کراوە، مەئمورەکەشم لە پێشەوەیە لە تەنی سایەقەکە. لە دیوەی ڕێ تومەزە بینی من و سایەقەکە جامێکەیە سلایتە داخراوە، وەڵا سلایتەکەی کردەوە بەم نیوت نیگا کون بەچەها ببین سەیری دەرەوە دختۆرەها ببین. ئەوەی تر خەڵاتێکی مهم بوو. ئای لەوە مهمتر هەشەحن بووم بای چەند مانجێ بەڵێ وەڵی تر ئاوا سێرێکمی کرد و منیش وا گەنج بوو ئەوەیە ئەو لە تەمەن لە من گەورەتر بوو. دێرێ شعری پێم و دەلەوەیە کە منی بینی. طبعاً برادرانی فارس زۆر ملەتێکی عاتفین زیاد لە حەدی خۆی بە پێی ئەو ساڵانەی کە من ژیام ئەو تەجروبەی تایبەتمەیە لەگەڵیان. دێرێ شعری پێم وت لە شعرەکەیە کەوتی زندگی بەرمان سەخت و بەردی گەرم ئاسون گوزەشت، بێهترین ئەیامی عمرم دەرگۆشەیە زندان گوزەشت. ئەنجا پێیم وت دووبارەی کەرەوە بۆی لەبەری کەم، وەڵا دووبارەی کردەوە جارێتریش پێم وت هەتا لەبەرم کرد. ئەو جا بزان سێریکە ئەو شعرەی چۆن وت خێر دڵی سووتە کە منی بینی لەو گەنجێ هیچ نبینم. ئەجا ئەوە بابەتێ لە بابەتەکان ڕێک تعبیریش بۆ لە تۆ. بەڵێ بزە بتوایە من گەنجی مەمووی لە گۆشەی زیندان ڕۆی ڕاستەکە. تۆ کە ژیرای تەمەنە چەند ساڵ بوو کە من 31 ساڵ کە هاتیتە دەرەوە سیەکەمەوە نزیک چلەکانم لە چلم تقریبا چل و شتێ. یەکەم جار کە هاتنەوە ئافرەتتان بینی لە نزیکەوە ناکە لە دوورەوە بدبن بۆ نەخۆشخانە ئافرەتێک بینی
کە هاتنەوە لەم دی و کە گەڕاینەوە بۆ وڵاتی خۆمان. هەستان چۆن بوو؟ هەست وەڵی هەست چییە؟ تۆ کاتینەوە طبعاً تۆ ئافرەتن نەبینیوە، مناڵن نەبینیوە. ڕاستە تۆ حوتەشت ڕۆژمان پێچوو ئێمە هەتا گەیشتینەوە لە ئێران بە تەسفیرات، هەتا گەیشتینە منزریە لای خانەقین، دوایی بۆ ئەو ئۆردگای مەنسووریە جەبەل لەوێ گۆڕاینەوە. ئەمە تۆزێ ئەهوەنمانی کردەوە لەو ڕێوبانانە ئەمان بینی. ئێتە کاتینەوە تەبعاً من براکانم هەمووی مناڵ بوونە بە جیانم هێشتووە، کچەکەی خۆمم نەبینیوە، هاتمۆ سێرەکەم پۆلی چواری سەرەتاییە کە من دیل بوومە و لە سکی دایکا بوو. تەوان هیچ وەسف ناکرێت، نازانم چۆن خۆم ماقم بردبەوە لە ژیانی خۆم. ئەو پرۆسەی دیل بە دیلەی مەنسووریە جەبەل ئێوە دی لە ئێرانیەکانتان بینی یان؟ بەڵێ ئێمە کە ئەمانیان هێنا لە سنوور بینی با بڵێن عێراق و ئێران خاڵێکی لێ بوو، لای منزریە بوو تقریبان لەوێ. پاسەکان عێراق وەستاوە کە دیلی ئێرانی تایە، پاسەکان ئێرانیش لەم بەرەوە وەستاون کە ئێمەی تێداین. جا سەلیب خۆی سەرپەرشتی ئەو وەزعەیە کرد. با بڵێن ئێمە 10,000 هاتوینەتەوە یا 5,000 ئەبوایە لە بەرامبەریش ئەوەنە بەرەوە ئێران بڕوە. بەڵێ دەیانمان بینی هەر لە ناو سیارەکە ئەوان لە ناو پاسەکانن جام بەجام، ئەوانیش ئێمە بینن، ئێمەش ئەوانمانە. هیچ قسەتان نەکرد؟ هەر لە دوورەوە مەرحەبا یەکتان کرد؟ چۆن پێکەنین ماچ ناردێن بەو شێوەیە ئەوانەیان نارد. ئێوە قرار بوو یەک بکوژن لە بەرەی شاڕوا. ئاخر چی بکەی کاکە؟ خۆ ئەمە ئێمە دروستمان نەکرد، سەرکردەکان دروستیان کرد، ئێمەی بەستمە ئەوانیش وەک ئێمە هەر عینی. مامەسەل لەو 8 ساڵ و نیوە مەسەلەن هەنێک کەرەستە و پێویستی خۆتان ئەوە چۆن دابینەکرا؟ بۆیانە هێنان بوون مونە پێڵاوە جلوبەرگە؟ بەڵێ ئەوە باش شتێکە بۆ باسکەم. طبعاً ڕۆژێ نینۆک بڕیان بۆمان هێنا، نینۆک بەر. ئێمەش ڕیشمان درێژە بێ، قژمان درێ، نەمە قەسێکەیە، نە شتێکەیە. نەبوو ئەو شتانە؟ نەبوو، نانان نەبوو. دووسێ مانگجارێ خۆیان سەرتاشیانەیەنە بە مەچینە لێدا سەر و ڕیش و هەمووی لایە برد و تاوەرەوەنە. بەس ئەوە نەبوو تۆستمێڵت مەسەلەن جوانکەی مەقەسێکە بێ یا شتێ بکەی، ئەوە نییە. وەڵا برادەرانی هەورامی هەندێکمان لەگەڵا بوو، بە تایبەت دوو دانەمان هەبوو، هەردووکیان ناوی حەسەنیش بوون، یادیان بەخێر نازانم ماون نەماون. ئەسلا ئەمانە چیان کرد؟ لە دارا تەختا قالبی مەقەسیان دروست کرد، هەردوو هینەکەی، چکە مەقەس دوو هینە عەکسا و عەکسەوە نیە، لەوە دروستیان کرد. ئەم نینۆک بڕانە سێ چوارێکیان کووە کردەوەیان خستە قاپێت شتێکەوە، بوخاریمانە بوو سۆپە با بڵێن، زۆر زەخم بوو، ئاگری لەوەیان نەبوو، ئەیان خستە ناو ئەو جا ئەوان پێیانەوت بوخاری، ئەو سۆپە گەورەیە با بڵێن، ئەیان خستە ناو ئەوە وەکو چۆن ئاڵتون زێر ئەتوێنیەوە، ئەو نینۆک بڕا ئەتوایەوە، تەواو ئەتوایەوە، ئەیان هێنا چیان لێ کرد؟ هەر کوت و پڕ ئەیان خستە ئەو دوو قالبەوە، کەپسیانە کرد تەواو جوان. دوایەوەی کە سار دەبوو دەریانەیەنا ئیتر پارچە تەلێک کونیانە کردوین و مەقەسەکەش چۆن تیژیانە کرد لە بان چمانتۆ سێ چوارش پێ خەریکە بوون پێوەی، ئاویانە ڕژان لە ژێری و دەی ئەتا تیژە کرا. ئەیتر ئاها مەسەڵەن با بڵێن مەقەس دروست کرا. بەس مەقەسیش بوو، مەقەس ئیشی خۆیە کرد. ئای تابعاً با بڵێن تیغ بە پارچە شوشە تیغیان دروستە کرد. ئەم موسە چی پێڵێ؟ بەڵێ فانی هەر بە پارچەیە شوشەیان دەست بکەوتایە، ئەوە نییە بۆ ئیشە ئەمان بن، پارچەیە شوشە لەو چۆڵەوانیە لە ڕێگایان ئیشەکە دەستمانەکەوت ئەمان هێنا. ئەیترا بوو ئەوەیە کرد بە مووس، هەر بە عەردەکە، هەر لە عەردەکە نییە، ئەی سوان سێ ڕۆژ چوار ڕۆژ، ئەیتر تەرتیبیانە کرد نازانم چۆن وەڵای. کات هەبوو، کات هەبوو، ئای جاری وا بوو بۆ ئەندێشت بە دەڕۆژ پێوەی مەزوور. ئەمە مەمنوع نەبوو ئەم شتانە مەسان پێتان بگرن؟ نەزانی ئێرانیەکان خەت نەبوو بێن تەفتیش، ئەوە نەبوو، زۆر گوێیان لێ نادا، زۆر گوێیان بەو شتانە نادا. مەسەلەن ناترسان حاڵەتێکی ئەمە بەکاربێنێ بۆ هەڵبۆ تابعاً بیانزانی بە ئەوەیان نەکرد، بەڵام نەیانەزانی،
چکە تۆ شتێ بچووکە ئەوەنەیە ئێمە خۆ ناچوون شتێک گەورە دروستکەین وەکسە خۆ شتێ بچووکیان دروست دەکرد هەر ئەوەندە بۆ ئەمەیە چی پێڵەن زولف چاکردنە شتێکە سمێڵ ڕێخستنیەکە کەسە بۆ ئەمە بەکارمێنێ بۆ هەڵکۆڵینی دیوار بۆ ڕاکردنێک مەسەلەن هەوڵێکی وا هەبوو نانا بەو شتە ناکرا بەس بۆ ڕاکردن کرا هەوڵ درا فڕۆکەوانێ با بڵێن هینمانە بوو جەیەکە بوو ئەوە لە تاران جێی شانۆگەری بوو ئەمانە لەگەڵ یەک دوانێ لەگەڵ ئەوانە ڕێککەوت بوو فڕۆکەوانەکە خەڵکی فەلوجە بوو یە خانداری ناوی محمود غەنامیش بوو لە محەممەڕە بە کۆپتەرەکەی کەوتو بۆ خوارەوە ئەیتر ئەمە نازام چۆن ڕێککەوت بوون چۆن نەفەقێکیان لە ناو هینەکەەوە لێدا بوو لە ناو جێی شانۆکە با بڵێن مەسرحەکە لە بنەوە لێیاندا بوو خۆڵەکەشیانە خستە ناو حەدیقە و شتە بوو لەو دەورە کەس هەستی پێ نەکرد بوو ئەیتر چکە نزیک بوو لە تەلبەندەکەوە ئەو تەلبەندەی کە دەورمان پێگیراوە مویم لای یەکێ باسیەکە بۆ ئەوی یەکێکێوێ زمان بزانێ یعنی وای داناوە ڕزگاری بێخۆی و یەک دوانێتر هەر لەو جەماعەتە با بڵێن کە لە شانۆکەیە ئەوە بوون مەسرحەکە وەڵا لای برادەرێ باسیەکە ناو شەخصەکە ناهێنم پێویست ناکە ئەو لای یەکێتر باسیەکە ئەو لای یەکێتر وەڵا کەوتە دەمی ئێرانیەکانەوە کەشف بوو ئێرانیەکانیش ئەمە مەسەلەی ڕاکردن ڕزگار بوون هەوڵدان ئێرانیەکانیش دەنجیان نەکردووە و تویانە لەگەڵیانە ئەوە بکەن و هەتا ڕۆژی تەنفیزیەکە بۆ ئێرانیەکان لە ناو ئێوە خەڵکیان هەبوو ئەیتامان چۆن نەیان بوو زانیاریان بە تایبەت جەماعەتی با بڵێن ئەنجومەنی باڵایە کەسی ترەیە جا ئەوانت بۆ چوو بوون خەبەریاندا بوو لە ترسە تو بیستە کەشف بێ ئێمەش تووشە بین ئەوە نەبوو بڵێ هەندێکیان وتی کێڵ ئێمە ڕزگاریە بێ ئێستاڵێت تۆ بەکێ دوو تۆ بەکێ دوو تۆ ئێمە تووشە بین تەواوی ترەوە وێرانە بین خۆمان ژیانمان لێ وێرانەوە ئیتر بەو شێە وەڵا دەنجیان نەکرد ئێرانەکان هەتا ئاو شەوەی دەسی بە کارەکە کرد کابرای فڕۆکەوان وەڵا کە دەرەچێت لەو دیۆ بۆی دانیشتوونە شوۆنەکەیان دەستنیشان کردووە لە چۆوەیە نەفاقەکە کە زانیانی تر هەموو شتێکیان کۆنتترۆل کرد خۆیان وەڵا لەو دیۆوە کاکەی فڕۆکەوان نەگرن کە لە کونی نەفاقەکەەوە دەرەچێت لە بانستەرین چیان لێ کرد وەڵی تر هێنایان شەو بوو تەمان لە ناکاوێ ئاماریان لێدا دەرچوونە دەرەوە سێرەکەین وا هێنایان پیشانمانیاندا وتی ئەمە ویستیە ڕابکە وایە ئێمە ببێ بە دەرس بۆ ئێوەش نەوەیکە یەکێتریش هەوڵی ڕاکردن و شتی وا بدە ئیتر بردیان بۆ زندان و ماوەیە لە زندان مایەوە و دوایی گەڕانیانەوە چی لێ بکەن هاتەوە ناوخۆمان ئارە وەڵای ئێستا ئەو زابط تەیارە با بڵێن فڕۆکەوانە وەکو جۆم لێبوو لەم دژی ئەمریکا نازانم چی کردەوە ئەمانەوە بزانم کوژراویشە مەسەل لەوێ جگەرە و شتی وا هەبوو جگەرە بەڵێ جگەرە پێشەکی ڕۆژانە 5 جگەرەمانە بوو بەڵام جارجار بە 7 تاخیرە بوو دوایی کردیان بە 3 جگەرە ئەم 3 جگەرەیە چۆن بیشکێشین هەر یەکەمان ئێمە جێی نووسنمان هەر جگەرەکەش یەکسێ جگەریان هەر نەفەری هەر نەفەرێ هەر نەفەری مەسەن هەیە ناکێشێ ئەوە مەسەلا ئەی بەخشی یا ئەیدایە یەکێ ئەیوە جووتێ کلاشم بۆ دروستکە کلاش دروستکە دەمپایە دوو لە ڕووی جەنابان دەمپایە پێڵێنەوە نەعلبانەکەیان لابرد بەس دەزۆکە لەکووە برادەران تەرتیبیانە کرد فانیلەی سپی بزانە شت ڕاکێشێ ئەسە جارێ بابەتەکەی ترم تا زۆر خۆشە ئەم پانی لە سپیات پانیلەی نیقۆڵ بوو ئەم دەزوانەیان دەرێهێنا دەزۆکەیان دەرێنا دوایی تەشیان دروست کرد بوو بەدار پارچە دارێک و وینەک و تەشی خۆمان ئەیان هۆندەوە دەی هەتا تەواوە بوو ئەبە و دەزوە سنارەش بە پارچە تەلێ دروستیان کرد بوو ئەتر بۆ خۆی جوان کلاشەکەی بۆ دروست دەکرد جار ئەو کلاشە با بڵێن بزان بە 10 جگەرە 12 جگەرە ئێمە جگەرە کێش لەما دەتوانی بیکڕین ئەوانەی کە جگەرەیان ناکێش ئەیان کڕی یا سێرتە کرد ئەو برادەرەوە بۆ خۆی دەستی کەوت
پەیمانەوت کاکە دەبۆ ئێمە شێمە جگەرە کێشی بۆ ئێمەش ئاوا بوویتر بە پێی پەیوەندێکان بوو ئارێ وەڵات پێویستم بەم دەم پایوەشتە ئای چۆن پێویستمان پێ بوو دوای ئێمە لفکەمان نەبوو لفکە خۆ پشتمانی جانمانی پێ پاکەوەکەینەوە بۆیان ناهێنان نەبوو نەخێر هەر عینەم بەو بەنا بەو داوی فانیلەیە ئەوەشیان دروستە کرد لفکە چیتر باڵێ مشەمایەکیاندا بوو پێمان لە ژێر دۆشێکەکە داینێن ئەمە قەڕوێلەکەمان سێقات بوو تەبعەن سێ دیل لەبانیەک یانی ئاوایی بوو سێ تەبەقە بوو ئەوەکە ئیترەوە دەزوویەکشمانە بوو بەڕاست دەزوویەکمان تەرتیب کرد بوو بۆ ئەوەی جگەرەکە بکەینە سێ چوار بەشەوە چکە خۆی سێ جگەرەیە تو دانێ داگیرسێنی ئەخر ناکرێمە ئەبێ بیکەینە سێ چوار هەروان نەوسەکەمان پێی چۆرە کرد جاری دارجگەرەشمان دروست کرد بوو هەد لە دارە ئەمان خستە ئەوەکەوە دارجگەرەکەەوە ئەو جگەرەیە سێ بەش چوار بەش بزان چونکە فلتەری نەبوو لەم سەر بۆ سەر توتن بوو ئێمە حەزمان ناکرد جگەرەی فلتەرمان بۆ بێ فلتەری پێوە بێ هەر خۆی کە هات بێ فلتەر بوو بێ فلتەر بە جاجا بە فلتەری شەهات حەزمان بەوە نەبوو چکە بۆ ئێمە ئەو جێی فلتەرە توتن ئەماوت ئەوەنیە سێ چوار دەفەت جگەرەیە کرد بۆ ئێمە ئیتر بەو دەزوو ئەمان پسان بۆ بە دەزوو ئەمان پسان بۆی توتنەکە نەکەوێت بەدەستی شکێنی ئەوەرێ ئەوە نیە توتنەکە ئەوەرێ لێ خەسارەتە ئیتر بە دەزوەکە ئەوەیەکمان گرەیەکمان لێدا لەم سەرەوە سەر ڕامانە کێشە ئەمان کردە دووسێ بەش و واش دامانەنا بەزەڕەیەک توتنی لێ نەڕوە بۆ مامۆستا ئەزمەیەکی ئەوە گەورە بوو ئەی ئارە وەڵڵایتر ئەوە ئاوا بوو ئەم تۆناڵی بۆمانە هادێکی سێ جگەرت بۆ دێ کاکە سێ جگەرە بەش ڕۆژێ آخر 24 دوایی جاری وا بوو بە هەفتە نهات کاکە بەدە ڕۆژ ناهات ئەوە دایمە احتیاتی ئای جاری وا بوو زەلامە بوو ڕەبوو ئای کابرا لە ناوت ئامارین تیعداد دەرچوە دەرەوە بۆ لای کابرای ئێرانی وتی جگەرەیەکم بەرێ شتیوان نابێ تۆ ئەوە وەڵاوش دڵی پێستا جگەرەیەکی داپێی جگەرەکە یەکسەر خواردی هەخواردی قوتیدا جگەرەکەی خوارد ئەنجا بزانێت چی بەسەراتوە مێشی چەند ماندوو بۆ جگەرە هەر بەبێ داگیرسێن نانە داینەگیرسا یەکسەر خواردی ئارەوەڵە ئەجاوە چمانایە بەخشێ بزانێت چەند وێران بووە بۆ جگەرە ئارەوەڵا یەکسەر خواردی ئێتر ئاوایە چیرۆک زۆرە ئەوتر لەوێ مامۆستا مەسەلەن جاری پێشوو باسی ئێوەت کرد مەسەلەی گۆڕینەوەی نامە و ئەوانە باڵێ لەگەڵ ئەو نامانە وێنە و شتیشتان بۆ هات باڵێ تاعاان ئەو وێنەیە زۆر گرنگ بوو بۆ ئێمە ئەو وێنانە وەک بڵێ تۆ کە سوکاری خۆتت بینی یا بە زیارەت هاتوونە بۆلات ئەو هابوو بە نامانەوە بەس ئەوەی کە وێنەی بۆ نەهاتبایە زۆر ئاوان بینی لەداخە نامەکەیە دڕان ئەی دڕان ناچێ خوێنەوە لەبەرەوەی وێنەی بۆ نهاتوە ئەمەنە پێویستیمان بە وێنە بوو ئەو وێنانە ئیتر بە تایبەتی مناڵ وێنەی مناڵ تۆ مناڵی خۆت بەجێشتووە گەورە بووە ئەوە بووە ئێمە من با بڵێن کچەکەم لە دایک بۆ نەمبینیوە کاکە کە من دیت کرام کچەکەم لە چکی دایکا بووە ئێکە وێنەکەی بۆم دێ ئێستاش وێنەیەم هەر لا ماوە زۆر شانازی پێواکەم کچەکەم با بڵێن وێنەی بۆات ئەو برادێتتر وێنەی بۆاتوە برادێتتر وێنەی بۆاتوەنی نەکان ناو خۆمان جاری وابوو چیانە کرد ئەیانوت شاجوانی مناڵ هەموو وێنەمانە دابزانین جوانترین مناڵ کێ دەرەچێت جا ئەوە بەلایە بۆ بووی بوو یاری شاجوان با بڵێن سەرگەرمی بوو سەرگەرمی ئارەسانەبێت لە هەموو شوێنێک ئەیتر ئاوها بوو سەرگەرمی بۆ خۆی دروستکە بەڵێ مامۆستا تۆ وەڵا باش شتێکی خۆشت بۆ بگەڕمەوە مامۆستا جەبار جەمال غەریب هەیە نووسەرێکی ناسراوە لە کوردستان چیرۆک نووس و ڕۆمان نووسەر ڕۆمانێکی هەیە کەوتنی ئاسمانەکان بەڵێ ڕاستیەکەی من نامەیەکی بۆ ناردم ئەڵێ نازم تۆ ئەو ڕۆمانەت خوێنۆتەوە یاننا ئەو ڕۆمانە باسی کەسێکەکە کە کووردە لە شەڕی عێراق ئێران بەدیل گیراوە و
لە کەرکووک ژیاوە باسی خاڵە هاوبەشەکانەکەم لە بینی ئەم چیرۆکەی تۆ ئەو ڕۆمانێکە کاک جەبار پاڵەوانی ڕۆمانەکەی ناوی فوادە وەکو جەنابەت سەیرە کەوتێکی سێرە والله سەیرە یەکێکە لە ڕۆمانە جوانەکەی مەوەسا من ڕاستەکەی دڵخۆش دوای ڕاستی خێرا ڕام کە لەش بعد کەوتی پاڵەوانەکە ناوی فواد بەڵێ بەڵێ ئەمێ باسی ئەوەم بۆ بکەین مامۆستا جەبار مامۆستا فواد ئەو ڕۆژەی ئاگربەست ڕاگەیەنرا باڵێ ئەحساستان چۆن بوو ئەو ڕۆژەی ئاگربەست ئێمە کاکە سەلام نەمانەزانی لە ناکاوێ ئێرانیەکان بە شاڵاواتنە ژوورەوە ئێمە غێر ئەوەیە قاعەیە و ئەوەیە کەس ئاگای لە کەس نییە دیلەکان یعنی ئەوە نییە بەس ئێمە لە یەک شوێنین هی تریش هەیە ئەوان مەزەنم پشتیان بە ئێمەوەی یەکتر نبینی ئەم گرنگەوە نیە سێرمان کرد کاکە هاتن دە 15 سەرباس و زابط و شتی وای ئێرانی هاتن سێرمانە کرد هەتا قەیتانی پۆستاڵەکانیشیان نەبەستیوە چییە ئەم کتوپڕە نەوەختی تعدادە با بڵێن ئامارە نەوەختی ئەوەیە وەڵا هەمومانیان کۆ کردەوە ئەمە سەرەتای با بڵێن ئاگربەستەکەیە کە ئێران دان بە ئەوەکە دێنی هەشتی ساڵی هەشتا وابزانم بڕیارەکە 380 ناوێ وایە بووینەکەی ئەنجومەنی ئاسایشی دەوری بوو کە ئێران موافقی کرد لەسەری معنای ئاگربەست بوو وانە لە بیرم نەماوە ئەو هایە مۆزوعەکە هەشتی هەشت باڵێ هەشتی هەشت بوو تاریخەکەی زۆر سیر بوو هەشتی 1970 بزڵە باڵێ ئیتر کاتێکمان زانی دوو سەربات چوە ژوورەوە ئێمە وا لە حەوشەکەین لە ساحەکەین دوو سەربات چوە ژوورەوە تەلەڤیزیۆن و شت نام تر هەمووی ئەنداخست و دوای سەعاتێ بە ئێمەیان وت بڕۆنە ژوورەوە وتیان قەدەغەیە تەلەڤیزیۆن بکەنەوە بۆەوەی ئێمە نەزانین ئاگربەست بووە نەوەک لە ناو خۆمانە ببێ بەشار یا تۆ وەسەلەن یەکی عەزیەتی داوە تەسفیه حیساب بکرێ و ئەم شتانە هەتا 2 ڕۆژ 3 ڕۆژ تەلەڤیزیۆن قەدەغە بوو بەس ئێمە دانیشتوینە بیری لێکەینەوە ئەمە چییە طبعاً هەر یەکە و بۆ چوونە ئێمە زانیمان زۆر بەمان زانیمان پەیوەندی بە شەڕەکەەوە هەیە بە مەزەندە بەڵێ دوای 2 ڕۆژ وەفتێکی ئێرانی هاتن 3-4 مامۆسای ئاینیشیان لەگەڵا بوو دیان بابە ئەوە جەنگەکە کۆتایی هاتووە هەر بەسەراحەت بەڵام نامانەوێ لە ناو یەکە شەڕ و شۆر دەست پێ بکە یا تەعەدا و شتیوە یا تەسفیه حیساب تۆ برادری ئەوە برادر تا هەمومان معڕەزین بەغەڵات هەرێ با بڵێن ئامۆژگاری و نسعەت و شتیوامانیان کرد ئینشاءالله ئەگەڕێنەوە و ئەیتر کاکە کە ئەمەیان ود نییە بووە فیکە لێدانێ بوو سەماکردنێک بوو خۆ تەزایکان لەوە خۆش یای خۆشتری خەبەر لەوە ئیتر ئێمە وا مازایی بەیانیە گەڕێنەوە هەر چەند 2 ساڵیش تاخیر بووین اینجا گەڕاینەوە لە دوای ئەم خەبەرەوە کە پێیانوتن 2 ساڵی پێچوو هەبوو جلوبەرژی خۆی سووتانی مامەستا ئەو 2 ساڵە زەحمەتتر بووە لە زۆر زەحمەت بوو زۆر ناخۆش 6 ساڵەکەی ئارە بەخۆی وەڵا 2 ساڵ بۆ خۆی تا چاوەڕوانی ئەتا 90 لە 90 گەڕێنەوە 24 هەست بزەبت 2 ساڵی ئارێواڵە کەس هەبوو نێتەوە باڵێ کەس هەبوو زۆریش نەهاتنەوە تر سەلیبش پێتەڵێ لەوێ سەرپشکیان کردن ینی اختیاریان دانێکە باڵێ تۆ ئێستا من هەوەسم لێ وایە ناکە ڕامەوە گەر ئەوە بوومایە ئەم توانی داوای پەنەهاندەیی مەکرد ئەتر لە ئێرانەمێنی ماوەیە دوای بۆ وڵاتێتر بزانێت چۆن تەرتیب بکرێ ئەگەر لە کەسی ئەوە هەیە مەسەلەن هەیە بەڵێ لە کوێن ئێستا برادێکی زاخۆیمانەیە ئێستا لە هۆڵەندایە هەیە زۆر هەیە ناوەکانم لەبیر چوە هەبوو نەهاتەوە ئێوە کە ئەگەڕانەوە ئەزانم تەمان لە بەرۆی ماڵ و مناڵتان ئەوانی کە باسییانەکە ئێبێ سەڵت بوو بن یان بەخوا زۆربیان سەڵ بوون بەڵێ بان و مناڵیان نەبوو
ئەوەی کە ماڵ و مناڵی هەبێ ناتوانێت بڕیاری یان با بڵێن ئای ئارەوەڵا مەربوطی بە مناڵ و بە خێزان و ناتوانی ئێمە هەوەسم لێ وایە ناگەڕامەوە بەڵام ناکرێ ماڵ و مناڵ و ئیتر برایە و کەسە و خزمە و مشتاقی تو 8 ساڵە نەیانت بینیوە مامۆستاژیان نازم کاتمان چەند ماوە بەڵێ بەڕاستی ئەم چیرۆکەی جەنابەت ئەوەنەی شتیایە کە تەواو نابێ ینی 8 ساڵ و نی و زۆرە تۆ لە پڕە چیرۆکەوە 8 ساڵە پڕە چیرۆکە زارە زۆر چیرۆکی تایەوە نوع چیرۆک و ئێستا با بڵێن مەسەلەی چای خواردنەوە بە خواردن ئەوە 3 وەختایاندا پێمان برنج و شلەمەنیەکەی هین بوو سەبزی بوو ئەستەمبولیانە بوو بەس بەتام بوو خواردنیان بەتام بوو هەرچەندە کەم بوو هەر ئەوە بوو کێشەکەی جاجار خواردنێکشیانە بوو پێیانەوت کوک و سەوزیە بەهێلکە و ئەوە لە مەچینەیە دەن و لە ناو ڕۆن سووریەکەنەوە وەکو نانە بەڕۆنی خۆمانە ئاوە بەو شێوەیە ئەوش خواردنێکی خۆش بوو تەپسێکەیان بەڕاستی بەتام بوو بەتام ئەو 3-4 خواردنەی نیۆڕوانمان هەبوو شتیان بۆ چایش بەس بەیانیان بەڵام ئەوانەی کە چای خۆر بوون چیانە کرد ئەو چایی کە بەیانی دروست دەکرا بۆ 600 نەفەر دوای تەواو بوونی تڵپە چایەکەیان دەرەکرد ئەوانەی چای خۆر بوون زۆر ئەچوون دایەنەنا لە پێش ڕۆژ هەتاو دەی بدا وشکیانە کردەوە جارێکی تر ئەیان کردەوە بە چای چۆن ئەیان کردەوە بە چای ئێمە مانگانە دیل مەعاشێکی تایبەتمانە بوو دینارێک و شتێکێ کرد سەلی دەیدا بەس ئێمە پارە نەبوو مانگی چەند دینارێک و ڕبعێ بوو دینارونیەکی ئەو کاتەی ئێمە بوو قووەتی پارەکە با بڵێن هەر ئەوە نەبوو مانگی ئەوجا ئێران چییە کرد ئەو پارەیە بە پارەی نایێرا بە ئێمە کاغز بوو مەسەلەن ئەوەنە ڕیال ئەوەنە ئەو پارەیەی دابەشە کرد بە کاغز ئەتر حانوت شتیانە هێنا ئەوە لە چایەکەەوە بۆ دێم شتیانە هێنا سەلامە مڕەبایە شتێکمانە کڕی یا لە قوتیا بوو ئەو قوتیە کە بەتاڵە بوو ئەم برادرە چای خۆرانەمان کە چایەکەیان وشکەوە کردووە لە پێچ ڕۆژەکە ئەو قوتویان بەکارێناوە قۆڕی با بڵێ چای تێکرد ئاوی تێکرد ئەی باشە ئاگرەکە چۆن ئێسقان نییە لە خواردنە ئێسقانە بوو ئەم ئێسقانانەشیان وشکە کردەوە فڕیان نادا چەورە لەگەڵ هەنێک کاغز و ماغز و ئەمە بەدزیەکەوە ئاگریان پێی دروست دەکرد ئەو چایان پێ ئەوکوڵان ئەی مەزدەری ئاگرەکە لەکوێ بوو مەزدەری ئاگرەکەمان نەیە ئێمە چیگەرە مەزدەری ئاگرەکە هەیە خۆی ڕاستە ئێمە هەمومان ئاگرمان نییە یەک بە یەک ئاگریەدا بە زۆری لە هەموو ئەوەکە بەسەرن دووسێت چرخە بوو لای چایچێکە هەبوو یا ئەوە بوو ئاوا بوو یعنی ئەوە نەبوو بڵێ هەر کەسە و چرخێ لێ جیرپانی تۆ جگەرە داگیرستان یەکسەر بە من تەودا ئاگرەکەم بەرێ ئەو تۆ بۆ جەنابی یەکێتر دەدا ئەوهای لە ناکاوێک هەموویە بوو بە دووکاڵەوە ئارەوەڵە ئێتر ئەو چایەیە دروست دەکرد بۆ خۆی لێدا قوتویە چای لێدای خواردەوە بورتاح ئەرەوەڵا ئەو چایە کە کە کوڵاوەوە وشکیانە کردو ئەیان کرد بە تامی هەبوو ینی ئەوەڵا خراپ نەبوو تەشکیلیان پێهات باش بوو منش خۆم جاجار دووسێ وەلەو زۆر تاالبی چای نەبووم بە زارێت داوات میانە کرد ئەوان دوو مش لێدا بۆت نییە هەمووی بخۆی دوو مش زیاترنە ئەی مەسەلەن ئێوە شوشەتان تیش کردووە کردوتانە بە تیخ بە مووس بەڵێ ناهاتن بەڵێن تۆ ئێمە مووسمان لەیەوە قەدەغە کردووە ئایتام ئەنجاجار تەفتیشیانە کرد بیان بینیای ئێرانیەکان ئەوەیە کرد لە چ جێیە بدۆزرایەوە ئەو شەخصەشیان عقوبادا ڕاستە شتەکە بچووک بوو گەورە نابوو گەورە یەکسەر بۆ زندانەتیان برد ئەترسان مەسەلەن وەک چاقۆشتیوە ئەوانە نەبوو بەڕێوەڵا چۆن بە سوامانەکرد نایانەبینی یان لە ناو سەرینەکە دامانەنا دەرزیتان هەبوو بۆ درومان باڵێ دەرزیمان هەبوو دەرزی خۆی لە سەزون دەرزی درومان لە ئێسکی مریش
دروستمانە کرد بەخوا ئەوانش عینی شت ئێمەش کاشیمان نەخشان ئەتابوو بە دەرزی بەزە بە دێمەش هەفتەی جارێ مریشیانەدا پێ باڵێ لە ئێسکی مرک سنارەشیان دروستکردەوە خستە یاد سنارە ئەوە نییە تەونی کلاش و با بڵێن کلێتە بۆمان سەرمان بەڵێ هەر بە ئێسک هەر بە ئێسکەکەیانە کردە سنارە باڵێ مەسە گۆرەویانەدا پێمان ئەو داوی گۆرەویەکەیان دەرەکریان کرد بە کلێتە سارد بوو دەرەچوویت بۆ تێعداد و ئامار و ئەوە بەیانیان سەرما بوو یعنی سارد لە دایم 5-6 پلە بە تایبەت تاران زۆر سارد بوو ئێوە پێخەفی پێویستان هەبوو باڵێ یانی مەسا ئەو قاعانەیەوە گەرم بوون یان باش بوو کێشەی سەرما و گەرمامان نەبوو ناوەڵە بەس لە ئۆردگایەکە کە نەقل بووم ئاخر شت لەوێ ئاو گەرم نەبوو وابزانم لە زنجیرەی پێشوو باسم کردووە لە حەڵقەکەی بەڵێ چۆن هەر بە ئاوی سارد هەر ئاوی سارد ئەوی تر کە لە تاران بووین حاڵەتی وا هەبوو بۆ نمونە ئێران لە جەنگ شکابێت و ڕقە بە ئێوە بڕێژێ زەختان لەسەر بکات بەخوا نا هەستم بەو شتە نەکردووە نه بەس لە هەفتەی جەنگیان تۆزێ عقوبەی فڕۆکەوانەکانیانەدا یا هەندێ ئاوا تەنیا فڕۆکەوانە تۆزێ بۆ ئەوان ئەوە بوون جا من لەوێ فڕۆکەوانێکە ئێستا ماڵی لێرەیە لە گەڕێکی ئاشتیە سەیدی دریسی پێڵێن خەڵک مووسڵە ئەوە دەرچووی فڕەنسا بوو بۆ خۆم من لەگەڵی زۆر ئەوە بووم فێری زمانی فڕەنسی میە کرد بۆ خۆم مەشغول بووم بەڵێ مەشغول بووم لەگەڵیا بۆ من باشتر بوو بۆەوەی لە نایەن دەرونیەوە ینی فێری زمان و ئیتر خۆم خۆڵقمدا بووە کتێب خوێندنەوە و زمانی فارسی فڕەنسی ئەو کتێبانەی لەوێ هەتاموو بە عەرەبی بوون بە فارسی بوون بە عەرەبیشە بوو بە زۆری عەرەبی بوو فارسی کەس ئەوە نەبوو لای ئەمە قلە بوو بەس نەمانە لێی تێناگەیشتین بەس کتێبی عەرەبیمان فێری فارسی نەبوون لەو بەڵێ فێری فارسی بووین ئەمە زۆر بەمان هەر بە تەلەڤیزیۆنەکەیان بۆ خوێندنەوە شتی بەسیت ئەتوانی ینی هەندێک شت بخوێنیوە بەس تۆ کتێبێ ئەخر زەحمەتە تۆزێ لێی تێبگەی مامۆستاگیان دەست خۆش بێ و سپاس دەکەین کە لەگەڵ ئێمە بووی بۆ گێڕانەوەی ئەم چیرۆکە بەڕاستی سپاس دەکەم کە هاتی چاوی چاو ڕۆحەکە من هیوای ژیانێکی باش انشاءالله بۆ بەڕێستان و بۆ جۆگران و برادەران و بۆ هەموو کەس سپاس بۆ ئێوەش کە جاگرمان کاتێکی خۆش تا بەرنامەی داهاتوو